سڵاوتان لێبێت و ئێوارەتان باش لە ئێوارە 24ێکی دیکەدا لە کوردستان 24ەوە لەگەڵتانین بۆ ئێوارەی ئەمڕۆشمان بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز لەگەڵتان دەبین. لەوانە هۆتێلێک لە هەولێر ئێوارەخوانێکی بۆ منداڵانی بێسەرپەرشت ساز کردووە و بەیەکەوە بەربانگیان کردوتەوە. وشکبوونەوەی لەش یەکێک لە هۆکارەکانی بەڕۆژووبوونە لایەنە گرنگەکانی ڕێنمایی و تەندروستیەکان. خانما هونەرمەندی کۆمەدی کورد بەیان بۆمبای باس لە ژیانی ڕۆژانەی خۆی و ئەزموونی کارەکانی دەکات. دوکانێکی فرۆشتنی کەلوپەلی فولکلۆری لە هەولێر بە هەزاران کەلوپەلی دانسقی نمایش کردووە. تایبەتمەندیەکانی ژیانی ئاوارەبوون و هەروەها گوزەرانی خەڵک لە ناو کەمپەکاندا لە مانگی ڕەمەزان و لە کاتی بەڕۆژووبوون. گرانبوونی نرخەکان لە مانگی ڕەمەزاندا خەڵکی بەغدانی گەران دەکات. کەسێک لە مسر لە ڕێگەی بەخێوکردنی پەلەوەرەوە پێداویستی خۆراکی مانگی ڕەمەزانی خێزانەکەی دابین دەکات. و هەروەها گەنجێک بۆ مانگی ڕەمەزان شێوازێکی نوێی فانۆس دروست دەکات. لە مانگی ڕەمەزاندا یەکێک لەو وێنە دیارانەی کە زیاتر دەبینرێت و خۆی نمایش دەکات بەخشین و خێرخوازیە. بۆ ئەمە بەستەش لە شاری هەولێر هۆتێلێک ئێوارەخوانێکی بۆ خانەی بێسەرپەرشتان ساز کردووە، تێدا کۆمەڵێک منداڵ لە خانەی بێسەرپەرشتان بێکەوە بەربانگیان کردوێتەوە. ئەمڕۆ ئێمە پێمان خۆش بوو مانجی ڕەمەزانی پیرۆز بە یارمەتیدانێکی دەستگا کۆمەڵایەتیەکان دەست پێ بکەین و خانەی بێسەرپەرشتانمان هەڵبژات بۆ یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزان لەم ئوتێلە نوێیە. لە هەموو ساڵێکدا لە مانجی ڕەمەزان ئێمە چالاکی ڕۆشنبیری و خێرخوازی ئەنجام دەدەین. ڕۆژ و شکاندنی دەستگا خێرخوازیەکانیش لە سەروی هەموویانەوەیە. لە بەربەراتی ساڵی کۆمەڵایەتی هاتوین کە ئێمە داوات کرد بۆ ئێوارەخوانێکی ڕەمەزان ئینشاڵڵا نمونەیان زیاد بێ و سەرکەوتوو بوون. سەرەتا من ناوم عەبدولقادرە لە چاودێری کۆمەڵاتیەوە هاتوون بۆ ئێرە. خواردنێکی زۆر چاکیان دا بە ئێمە، زۆر سوپاسیان دەکەین. وشکبوونەوەی لەش لە مانگی ڕەمەزاندا بە تایبەتی یەکێک لە نیشانەکانی بەڕۆژووبوونە. ئەمانەوێت لێرەدا لە گرافیکێکدا باس لە ڕێنماییەکان و هەروەها هۆکارەکانی وشکبوونەوەی لەش بکەین بە تایبەتی لەو کاتانەدا کە ڕۆژەکانیش زۆر گەرم دەبن. بەڕۆژووبوون هۆکارێکی سەرەکیە بۆ وشکبوونەوەی لەش لە مانگی ڕەمەزان، بە تایبەتی ئەگەر مانگی ڕەمەزان لە مانگە گەرمەکانی ساڵدا بێ. بێتاقەتی و هێڵنجاتن دوو نیشانی سەرەکی وشکبوونەوەی لەشن. ئەو کەسانی زۆرتر تووشی وشکبوونەوەی لەش دەبن بریتین لە منداڵان و بە ساڵاتچوان. ئەو کەسانی نەخۆشی شەکرە و دڵ و نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە یاخودە ئەو کەسانی شوێنی کارکردنیان لەبەر هەتاوە. گرنگترین نیشانەکانی وشکبوونەوەی توند بریتین لە وشکبوونەوەی دەم، وشکبوون و چرچ و لۆچبوونی پێست، کەمبوونی تەرکیز، بێهێزی و خەواڵویی، قەبزی و ناڕێکی لێدانی دڵ. هەر کاتێک هەستت بەو نیشانانە کرد پێویست دەکات ڕاستەوخۆ سەردانی پزیشک بکەیت. بۆ دوورکەوتنەوە لە وشکبوونەوەی لەش پێویستە ئەم ڕێنماییانە جێبەجێ بکرێت. خواردنەوەی 8 بۆ 12 پەرداغا و لە ماوەی نێوان بەربانگ و پارشێو. دوورکەوتنەوە لە خواردنی سوێر و تیش. خواردنی میوە لە جیاتی خواردنی شیرینی. دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان و شەربەتی ناسروشتی. دوورکەوتنەوە لە زۆر خواردنەوەی چای و قاوە. خۆپاراستن لە بەرکەوتنی ڕاستەوخۆی تیشتی خۆر.
بۆچی ئاو باشترین شلەیە بۆ ڕەواندنەوەی تینوێتی و هیچ زیادەیەکی شەکر و خوێ تێدا نییە بۆیە نابێتە هۆی زیادبوونی کێش بەڵام نابێت داوی زۆر سارد بخورێتەوە چونکە دەبێتە هۆی ناڕێکی لە کردداری هەرسکردن. خانما هونەرمەندێکی کۆمەدی کورد بەیان بۆمبای کە دەمێکە لە بواری کاری دراما و شانەوەیدا کار دەکات و گرنگێکی تایبەت بۆ بوارە دەدات و هەروەها بۆتە کەسێکی بەناوبانگ لە بواری هونەری خۆیدا یەکێکە لەو کەسانەی کە ئێوارە 24 ئەمڕۆ میوانی ماڵی ئەو دەبێت و گۆشەیەک لە ژیانی ڕۆژانەی ئەو باس دەکا بۆتە. سەرەتای کاری هونەری مەگەڕێتەوە بۆ کە مناڵیم ساڵی 1974 لەو کاتانەوە منی شەکەم کاری مناڵم کردووە. ئەو کاتە ئیشەکانمان زیاتر لە چالاکی قوتابخانەکان بوو. دوای چەند ساڵێک چوومە عەدادیە پۆلی چوارم خوێن. پەیمانگای هونەرە جوارەکان ئەو کاتانەیان گو پێویستمان بە کچە. من وازم لە چوار هێنا و چوومە پەیمانگای هونەرە جوانەکان. من زیاتر بە کاری کۆمیدیاوە سەرقاڵترم وەک کاری تەراجیدیا. جاران لە گەنجیمە تەراجیدیام زۆرترە کرد بەس لە پیریمە ئیتر کۆمیدیاکەم بۆ ئەوەی بینەرەکەم بێتاقەت نەبێت لە تەراجیدیا. 9 ساڵە هاوسەرم نییە دوا بۆ 10 ساڵە چیە جیابووینەتەوە لە یەکتری نەگونجاین تەواو. خۆم و کچێکمە ژین ڕۆژانە خەریکی خۆم سەرپەرشتیاری هونەرم لە چالاکی قوتابخانەکانم. کچەکەشم لە مەحەدی کۆمپیوتەرام ساڵ تەخەڕوجەکە. ڕۆژانە هەفتەی 2 ڕۆژ داوامەکەی خۆمەکەم و دوای ئەوە بەکاری سینەماکەمەوە مەشغوڵم لە کۆلیج خوێندکارم و بەدەر لەوەش خەریکی کاری هونەریم ماماین 500,000 وەرەگرم بەشی چیەکات بەشی کۆلیج بکە بەشی خواردن بکە بەشی هیچ ناکە بێ نەجل بکڕی نە پێڵاو بکڕی هیچ بکڕی و من لە شوقە شارژیم پارەیەکی زۆریش قەرزارمی حکومەت. هەموو مرۆڤێکیش حەزێک و خولیایەکی هەیە چ لە خواردنە چ لە ڕەنگەکانە. من لە خواردنە حەزم لە خواردنی خۆشە هەرچەنە نەخۆشیشم شەکرەمە نابێ هەموو خواردنێ بخۆم بەڵامی ترە بێ نانی جۆ بخۆم گوناحم. ئیتر خواردنی خۆشم حەز لێ زیاتر من حەزم لە خواردنەکانی خۆمە کە بەدەستی خۆم بکرێت. ئەمەش بەشێکە لە خێزانەکەمان. من و کچەکەم ڕۆژانە خۆمان بەم کەناریە و مەشغوڵەکەین زۆرمان خۆشەیەن. هەچ کەسێک گوڵم باتێ بە دیاری قەت نایفرۆتێنم. هەموو گوڵەکانم بە وشکی ماوە چەند کەس گوڵی یاومەتێ ئەوەی ئەگەر نەشم توانی بێ هەڵیگرم لە ئینجانی گەورەدایانێم و لە دەرەوەدایانم بە وشکی. زۆر کەس هەن کە سەرسامن بە کەلوپەلا فلکلۆرەکان و پێیان خۆشەکە لە گەڵ بینینی دامێژووی ئەو کەلوپەلانەش ببینن بەڵام دوکانێک لە شاری هەولێر هەیە کە هەزاران کەلوپەلی دانسخەی تێدا نەمایش دەکرێت و هەم لە کەلوپەلی سەربازیەوە تا کەوچکی چاش. خاوانەکەشی دەڵێت شتی وام هەیە لە نێو کەلوپەلەکانمدا لە ژێرەوە تا ئێستا خۆم بۆ ماوەی 20 ساڵە نەیانم بینیوە. ئەمن لێرە و ها مەشهورم مەلا حەمیدم لە ساڵی 82 ئەو دوکانم هەیە. خۆشم هیواتم ئەو ئیشە بەلوێ ئەو کاسێن هەر بژار تێ بخۆم. لە منداریەوە شتانم هەبوو لە مارێ دام دەنێت دوای دوکانمدان لە هەولێرێ نەبوو ئەو کەرەپوو شتیوە یەکەم کەسە من دام لە قەیسەری لە ساڵی 1982. ئێرە دەراخانە بوو پشتە تو دەراخانە بوو هەموو پرۆفیلە ژندانیش بوو شتی قەدیمیان لە هینا دەچم دەم کڕی لە مارێ دام دەنا غورفەکەم کردبوو لۆ هیواەتی خۆم.
پێشی هەشتا دوو لە عمرم لە 25 ئەوان نەبووە کە ئەوانم خڕ کردەوە بە ساری هەمووان دەزانم هەکا براک دەست کاتە شتەچی دەزانمەوە بە چەندیم کڕیەوە بە چەندیش دەدەم بەس بریم چەندم هەیە نازانم چکە زۆرەوە دەبینی شایەکەگە لە زۆرە تشت هەیە بە 200 دلارم کرد یاڕ $100 دەدەم لەبەرەوەی بازار حکم دەکا بازار نییە کڕن و فرۆشتنەکە زەعیفە ئیسان دەبێت دەگە بازار سعرەکەی بم کە خانی نوێ دەکەن لەمارە معرەزێکی دەکەن دێن ئەو شتانە دەبن ئێستا ئەوەی کامل معلوماتم هەیە مشین ئێستا ئەو کابرێت لە مەتحەفی معلوماتی من لەسەر نەوی نەزەریە من عملی ناوی شەکەی بە فەمکان هەیە بە 2 وەرەقەیە هەیە بە 3 وەرەقەیە هەیە بە 7 وەرەقەیە ئەوانە گران شتێکەکە $200 و $100 و 50,000 و 100,000 و یعنی سعرەکان بە جۆری ئەوڕۆ ها هەیە زەرە دەکا دەیفرۆش بەس لەبەرەوەی کە بازار نییە مەزبوری دەگە بازارەکەی بڕ ئەوە پەرەشوتەوە ئەو پەرەشوتە بە 7 وەرەقەیە ئەوە بڕنۆیە تێمقراتە بە 12 وەرەقەیە ئەوە ماوەزەرە بە 2 وەرەقەیە ئەوە قەدیمترین چاکە فەنگ کابراز نەبی دێکە سای پێ دەکەی ئەو شتا غەریبانەمان هەیە زۆر کەیفی پێدە ئێستاوە دەبینیەوە مەجموعە کاتن سعوفی بوون ئەوە مقابلەیان کردم ئەوە هەموو سوالانیان لێ کردم دوای کردیانە زەریدا کە ئێستا خزمیشم بێ بە 5 ئەزنەبێکی بێ هەر بە 5 دەدەمی مەسەلەی مروەتە کابرای ئەزنەبی شەر ئینسانە وەچی من وەچی تو ئەوە نییە بەس هەیە ئەو فەرقی پێ دەکا بەس ئەوە لەکنە من نییە ئەوەی بەس گوتی کوردیش ئەوەی کوردی بی دەمەوێت هەموو لۆ جوایز کردەوە سابم کرد بە قایمەکەی لۆم لێ دەبە عاسیبەی گوتم ئەوەندە دەکا ئەویش تەماشای کرد و حسابی کرد پارەکەی دامێکە حسابم کرد ئەو کار سیوسری بوو لەوانەیە 4,000 و شتێک زیاد بوو دیسا عاسیبەکەم لێداوە دەگە شایەکەم حساب کرد هەر زیاد بوو هەڵا پارەکەم دەری ناوێم وای زانی پشێمان دەبمەوە لە ئەشایەکەی بە ئینگلیزی وتی گوتم ئەوە زیادە زیاد زۆر کەیفی پێهات دەستی هاوی تەمەلم تەمانەوە نابێت چتووە دەبێت ئینسان مروەتی هەبی لەگەڵ کەسێک بعض شتێ مەسەلا من کەیفم پێدا ئەو ڕستەم سێ بعض شتا ئەو کودی مدی بعض شتێ نایفرۆشم نییە بکڕمەوە لە زێ دانێمەوە یانە بعض شتی نافرۆش قەت پشێمانی نەبوومە لە معاملێ بەڵێن بریان نەمفرۆش باە ئەو بریایم نەگۆتە قەت هەر هەموو شتەکانی خۆم خۆش دەوێت ئەوەی شتی کەوم بی مەیلی کەونی هەبیە من کەیفم پێێ شار چیرۆکی جیاوازی لە دەکەوێتەوە بەهۆی شەڕەکانیشەوە زۆر کەس ژیانی خۆیان جێدەهێڵن و ئاوارە دەبن ئیتر بە هاتنی مانگی ڕەمەزانیش تایبەتمەندی ژیانی نێو کەمپەکان بە شێوازێکی جیاوازتر دەبینرێت لەم پاکێجەدا تایبەتمەندی ئەو کەسانەتان پێنیشان دەدەن کە لە مانگی ڕەمەزاندا ژیانی ناو کەمپەکان دەگوزارێنن. ڕەمەزانی ئەم ساڵ جیاواز دەبێت لە ساڵانی پێشوو ئەمەش بە هۆکاری ئەو بارودۆخەی کە پیایدا تێپەڕیوین لە مووسڵ ئەم ڕەمەزانە لەژێر چادرەکاندا بەسەر دەبین و قورس دەبێت وەک دەبینن گەرمایەکی بەتینە هەر بۆیە قورسە ئاوارە بە ڕۆژوو بێت جگە لەما هەندێک لە خێزانە ئاوارەکان بە شێوەی پێویست ئامادەکاریان نەکردووە ڕەمەزانی ساڵی پێشومان لەژێر فەرمانڕەوایی داعشدا لە مووسڵ بەسەر برد ئێمە ڕۆژوو دەگرین پەیوەندی بە دەروون و ناخوانەوە هەیە چونکە پاداشەکەی دەزانین بەڵام کاتێک دەبێتە زۆرم لێ ئەو کاتە هەرچەنە دەزانین بۆ خوددا پەرستیە بەڵام ڕێگریەک هەیە لە ناخدا چونکە بە زۆرم لێ ئەنجامی دەدەیت هەروەها هەموو شتێک بۆ ئێمە قەدەغە بوو
لەبارەی هاوکاریەکانەوە ناڵین بە تەواوەتی باشە، بەڵام کەمە. خۆراکەکان بەشی خێزان ئاوارەکان ناکات. بۆ نمونە خێزانێک 9 کەس یاخود 10 کەس بن. ئەگەرچی دوێنێ بە فەرمی لە عێراق ڕۆژی یەکەمی ڕەمەزان بوو، بەڵام مەرجەی باڵای شیعەکان ئەمڕۆی وەکو ڕۆژی یەکەمی ڕەمەزان ڕاگەیاند. لە نێوان ئەو دوو ڕۆژەشدا شیع مەسەبەکان و سونە مەسەبەکانی عێراق بەهۆی بەرزبوونەوە و هەروەها گرانبوونی نرخی کەلوپەلەکان نیگەران. ئەمە بازاری عەلاویە کە بە یەکێک لە بازارە قەرەباڵغەکانی بەغدادا دەنرێت و بەوتەی کڕیاران شتومەکەکان لەم بازارە بەراورد بە بازارەکانی تر هەرزانترە. هاوڵاتیانی سونە مەزهب سەرقاڵی کڕین و پێداویستەکانیانن. باوکی مستەفا کە فەرمانبەرێکی خانەنشینە و باوکی 5 منداڵە دەڵێ قەیرانی دارایی کاریگەری لەسەر کڕینی شتومەکەکان هەیە و نەبوونی لیژنەی چاودێریش وەکارە. فرۆشیارەکان مانگی ڕەمەزان بە هەل بزانن تا نرخەکان بەرزکەنەوە. ئەمور کۆلە تەعبانە. ڕەوشەکە زۆر خراپە و ڕێژەی هەژاری لە عێراق 6 بۆ 70 تا 80% دەبێت. کەسی نرخی شتومەکەکان ڕۆژ بۆ ڕۆژێکی تر یان لە هەفتەیەک بۆ هەفتەیەکی تر و جاری واشەیە. ئەم مانگانە بەرز و نزمی تێدەکەوێت. پێچەوانەی سونەکە بە فتوای عەلی سیستانی مەرجەعی باڵا لای شیعەکان یەکشەممە یەکەم ڕۆژی ڕەمەزانە. ئەوانیش بۆ پێشوازی لەم مانگە ڕوویان لە بازارەکان کردووە، بەڵام لە بەرزی نرخەکانیش بێگلەیی نین. گۆشتی سوور کەمێک گران بووە و نرخی بەرز کراوەتەوە. بە بۆنەی ڕەمەزانیشەوە نرخی مریشک و سەوزە هەرزانتر کراوە، بەڵام مادە خۆراکیەکانی تریش نرخیان بە ڕێژەیەکی کەم زیاد کراوە. کارەکە خواست و خستنە ڕووە. ئەو پێداویستیانەی لەلایەن حکومەتەوە دابین دەکرێن لە بازارەکاندا نرخیان هەرزانترە. ئەگەر حکومەت هاوکار نەبێت بە دڵنیاییەوە نرخەکان بەرز دەبنەوە، چونکە خواز لەسەر خستنە ڕوو زیاتر دەبێت. بازاری میوەفرۆش و گۆشتفرۆشان بەراورد بە بازارەکانی تر کڕیاری کەمتر ڕویان تێکردووە. فرۆشیارەکانی شۆکارەکەی بۆ بەرزی نرخ دەگەڕێننە و ڕەخنەش لە حکومەت دەگرن بەوەی قەیرانی دارایی لە بەرچاو نەگرتووە بۆ ئەوەی چاودێری بازرگانان بکات و نرخی بازار و توانای دارایی هاوڵاتیان هاوسەنگ بکرێت. الأزمة المالية موجودة، عدم دفع الرواتب للمواطنين والمتابعين. بەهۆی پێنەدانی موچە بە فەرمانبەران و خایننشینان قەیرانی دارایی دروست بووە. ئەمەش کاردانەوەی خراپی بۆ سەرژیانی هاوڵاتیان و بازارەکان دروست کردووە. بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان توانای داراییان لە کڕینی پێویستەکانیان باش نییە. ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان هاوڵاتیان گلەیی لە فرۆشیار و بازرگانەکان دەکەن بەهۆی نرخ بەر لە ڕەمەزان و لە ناو مانگی ڕەمەزاندا جیاوازە و لەم مانگەدا نرخی هەموو پێداویستیەکان بەرز دەکرێتەوە. بەمەش هاوڵاتیان تووشی خەرجیەکی زیاتر دەبن. لە قاهرەی پایتەختی مسر بەهۆی قورسی ژیان و بەرزبوونەوەی نرخی کەلوپەلەکان پیاوێک لە حەوشەی ماڵەکەی خۆیدا کۆمەڵێک پەلەوەر بەخێو دەکات، لەوانە مریشک و قاز و ئیترە و جۆرە پەلەوەرانە. بەهۆی ئەو بەخێوکردنی و پەلەوەرانەشەوە خۆراکی ڕۆژانە و هەروەها پێداویستەکانی مانگی ڕەمەزانی خێزانەکەی خۆی دابین دەکات. لە حەوشەی پشتەوەی ماڵەکەیدا سوهێر مریشک و قاز و قەل بەخێو دەکات تاوەکو پێداویستی خۆراکی مانگی ڕەمەزانی خێزانەکەی پێدابین بکات. سوهێر لە شاری قاهرەی وڵاتی مسر دەژی کە لەم چەند مانگەی پێشوودا دووچاری هەڵاوسانی نرخ بووتەوە و بەڕێوەبردننی ژیان قورس بووە لەم شارەدا. بەخێوکردنی ئەم پەلەوەرانە یاریدەدەرێکن بۆ کەمکردنەوەی خەرجیەکانی ڕۆژانەی ئەم خێزانە بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا. ماوەیەکی کەمە دەستم بەم کارە کردووە. لە ماوەی پێشوودا کاتێک دەچوونە لای دوکاندارەکان بۆ ئەوەی مریشکێک بکڕین زۆر گران بوو. تەنانەت مریشکێکی 2 کیلۆیم پێ نەدەکردرا. من خاوەنی 4 منداڵم، خۆم و مێردەکەشم، ئەوە خێزانەکەمان 6 کەسین. هاوژینەکەم کاسبکارە، هەر بۆیە پێویستە یارمەتی بدەم و منیش پشتی بگرم. سوهێر یەکێکە لەو کەسانەی پەنایان بردووەتە بەر بەخێوکردنی پەلەوەر
لە میسردا لە کاتێکدا لەم ماوەیەی ڕابردوودا ئەم پیشەیە پەرەی سندووە لە ماڵەکاندا. نعمات عیدی تەمەن 6 ساڵان دەڵێت کە بە خێوکردنی پەلەوەر بۆتە ئامڕازێکی سەرەکی بۆ خێزانەکەی کە لە 10 کەس پێک هاتوون. لە ئێستادا زۆربەی خەڵکی پەلەوەر بەخێو دەکەن، تەنها ئەو کەسانە نەبێت کە لە ئەپارتمێنتەکاندا دەژین، ئەوانیش ڕێگە و جێگەی ئەم کارەیان نییە. هەندێک لەو خێزانانەی کە پەلەوەر بەخێو دەکەن پاش گەورەکردنیان دەیان فرۆشنەوە. ئەم بارودۆخەی میسر لە کاتێکدایە کە حکومەتی میسر لە هەوڵدایە بۆ چارەسەرکردنی کێشەی هەڵاوسانی نرخ، بەڵام خەڵکی ناوچەکە بە فرۆشیاران و بەخێوکەران و کڕیارانیشەوە ڕۆژانە دوودڵی ئەوەن ئاخۆ داهاتیان بەشی مانگەکەیان دەکات یانە. وڵاتانی عەرەبیش لە مانگی ڕەمەزاندا کولتوری جیاوازیان هەیە. لە هەندێک لە وڵاتانی عەرەبیشدا لە مانگی ڕەمەزان بۆ ڕازاندنەوەی شەقام و بازاڕەکان لە فانۆس کەڵک وەردەگرن. بەڵامی ترەوە چەند ساڵێکە بەهۆی هاتنی فانۆسی چینی بۆ ناو بازاڕەکان پیشەی دروستکردنی فانۆسی کۆن کەم بۆتەوە، بەڵام گەنجێک هەستاوە بە دروستکردنی فانۆس بۆ مانگی ڕەمەزان، بەڵام بە چەند تایبەتمەندیەک لە نێوان هەم کاڵکوەرگرتن لە فانۆسی کۆن هەم فانۆسە نوێیەکان. محەممەد جەمال لە گەڕێکی هەژارنشینی شاری قاهرە دوکانێکی هەیە. لە دوکانە بچووکەکەیدا هەڵساوە بە دروستکردنی فانۆس کە فانۆسەکان وێنی کەسانی گرنگی میسری لەسەر دروست دەکات. تەنانەت کڕیاران دەتوانن وێنی خۆیان لەسەر فانۆسەکان دابنێن. بیرۆکەی دروستکردنی فانۆس بە مێشکم داهات. زیاتر لە 10 ساڵ لە فانۆس دەفرۆشم و دروستیان دەکەم. لە ماوەی ئەو چەند ساڵە تەنها فانۆسمان بەدار دروست دەکرد. بیرۆکەیەکم بۆ هات کە دەمیزوێنە زیاد بکەم بۆ سەر فانۆسەکان. زۆر هەوڵم دا تاوەکو بیرۆکەم بۆ هات پلاستیک لەگەڵدار تێکەڵ بکەم. هەستان بە دانانی پلاستیک لەسەر دارەکە بە شێوازی کاس کە لە دوورەوە لە ئەڵماس دەچێت، وەکو یادگارێکی جوان هەڵدەگیرێت و پلاستیکەکە زیاتر جوانی فانۆسەکە دەبەخشێت. لەم چەند ساڵەی دواییدا کاڵای چینی دەستی بەسەر بازاڕی میسریدا کێشاوە. ڕۆژ بە ڕۆژ کڕیارانی کاڵای چینی ڕوو لە زیاد بوونە. تەنانەت کاڵا چینیەکان کەرەستە کولتورەکانی ئەو وڵاتەش بەرهەمدێنن. هەرچەندە فانۆسی چینی زۆر جوان لە بازاردا هەن، بەڵام فانۆسەکەی جەمال کە بەدار و پلاستیک دروستی دەکات شان بەشانی فانۆسە چینیەکان لە بازاردا بڵاو بوونەتەوە. بەڕای محەممەد جەمال دروستکردنی فانۆس وە کۆفایەکە بۆ بەرهەمی خۆماڵی. بە دڵنیاییەوە هەموو فانۆسەکانی بازار فانۆسی چینی. هەموو هەوڵ و خەونی من ئەوەیە کە فانۆسی چینی هاوردە نەکەین. ئاوەتە خوازم فانۆسی خۆمان هەناردی دەرەوە بکەین. لە مانگی ڕەمەزاندا وەکو کولتورێک فانۆس لە ماڵان و شەقامەکاندا دادەنێت کە لە ئێستادا فانۆسی چینی لە زۆربەی ماڵان و شەقامەکاندا هەیە. ئەمە ژوا دەکات پیشەی دروستکردنی فانۆس بەرەو لە ناوچوون هەنگاو بنێت. کوردستان 24 بەردەوام هەوڵ دەدات کە لەگەڵ بینەرانیدا بێت لە هەموو بۆنە و کاتە جیاوازەکاندا. بە درێژەی مانگی ڕەمەزانیش بە ئێوارە 24ەوە لەگەڵتان دەبین. ئێوارە 24 ئەمڕۆژمان بە کۆتا هات و ئێوارێکی خۆش بۆ هەموو لایەکتان.